لە یاری دێربی بادینان لە کۆتای یاری هەفتەی پێنجەمی خولیەستێرەکانی عێراق زاخۆ لەسەر یاریگە نێودەوڵەتەکەی و لە بەردەم ڕێژەیەکی زۆری هاندەران پێشوازی لە دهۆک کرد. لا سەرەتاوە کوڕانی خاوەن ماڵ فشاریان دەخستە سەر گۆڵی میوانەکەیان و لە هەوڵی گۆڵێکی خێرادا بوون. هەڵۆکانی چیاکان باڵا دەستی یاریەکەیان گرتەوە دەست و چەندین هێرشی مەترسیداریان بۆ سەر گۆڵی زاخۆ بەرهەم هێنا. لە خولەکی 34 دوای گەڕانەوەی ناوژوان بۆ ڤار لێدانێکی سزای بۆ کوڕانی خابوور ئەژمار کرد. ئەمجد عەتوانی ئەستێرەی تیپەکە توانی بە سەرکەوتووی جێبەجێ بکات و زاخۆ بە گۆڵ یەکەم پێش بخات. هاندەرانی ئامادەبووی نێو یاریگاش پڕ جۆش و خرۆش بکات. لە دوا ساتەکانی نیوە یەکەم جارێکی دیکە ناوژوان لێدانێکی دیکەی سزای بۆ زاخۆیەکان ئەژمار کرد. دووبارە ئەمجد عەتوان بە سەرکەوتووی جێبەجێ کرد و زاخۆی کردە خاوەنی گۆڵی دووەم. لە نیوەی دوم سەرەتا کوڕانی خاوەن ماڵ لە هەوڵی گەورەکردنی ئەنجامی یاریەکەدا بوون. دواتر دهۆک لە ناوەڕاستی نیوەی دووەمەوە هاتەوە نێو کەشی یاریەکە و پیتەر گۆرگیس لە خولەکی 71 بە شێوازێکی نایب گۆڵێکی جوانی تۆمار کرد و جیاوازیەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. زەردپۆشەکانی میوان پەلەی یەکسانکردنەوەی ئەنجامەکەشیان بوو. لە خولەکی 82 پەشەنگ عەبدوڵڵا بە لێدانی سەر گۆڵی دۆمیشی بۆ دهۆک تۆمار کرد و یاریەکەی گەڕاندەوە خاڵی سەرەتا. لەگەڵ بوونی هەوڵی گۆڵ تۆمارکردن بۆ هەردوولا، بەڵام یاری بە یەکسانی 2 گۆڵ بۆ هەر لایەکیان کۆتایی هات. بەم شێوێ زاخۆ بە کۆکردنەوەی 9 خاڵ لە خانەی چوارەمی ڕزبەندی دەبیندرێت. لە هەفتەی شەشەم لە یاریەکی قوڕش شەممە دەبێتە میوانی قۆت جێویە. دهۆکیش 5 خاڵی هەیە و لە خانەی 15 ڕیزبەندیە. یاری داهاتووی شەممە بەرامبەر کەرخ لە یاریگای خۆی دەبێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام.